ساڵی نووسەیە کەمینەکانی کووردە کە توانیتی مێژووی کورد بە شێوەیەکی بێلایەن بنووسێتەوە بە تایبەتی مێژووی هاوچەرخی کورد لەبەرچی لە ماوەی 100 ساڵی ڕابردوودا کە ئەو دەوڵەتانەتەوەیانی کە لە سەخاکی کوردستانی گەورە دروست بوون بە پێی ڕێکەوتنامەی ساکس بیکۆ تا لۆزان ئەو چکە و دەوڵەتانە لە هەژمونکردنی گەورەدا بوون لەسەر کوردستان بە تایبەتی لە سڕینەوەی ناسنامە و کولتور و مێژووی کووردە لە بۆیە ئەو توانی ئەو مێژووی کورد لە فەوتان و لە سڕینەوە بپارێزیت و ئەوەی کە ویسترا لە ناو ببردرێ ئەو نەیهێش لە ناو ببردرێتن. دکتۆر کەمال کەسێک بووکەوە بە توێژوینەوە بە لێکۆڵینەوە بە گەڕان بە دوای مێژووە بە دوای کتێبخانە تۆز لێ نووسەکانی جیهانە لە هەر وڵاتێک بووە پەلاماری کتێبخانەکەی یاوە ویستوێتی کەەوە هەرچۆنێک بێشتێک لە دەربارەی مێژووی کورتکەوە لەو کتێبخانانە شاراوەتەوە ئەم بهێنێت با بڵین دیسانەوە بیژێنێتەوە و بیخاتەتەوەی کتێبەکانیەوە بە بەڵگەوە لەسەری بنووسە ئەمە کارێکی هەروە ئاسان نییە. دکتۆر کەمال مەسەل لە ژیانی ئەکادیمی زانکۆییدا کە مامۆستا بوو لە بەشی مێژوو لە زانکۆی بەغداوە لە زانکۆکانی کوردستانی سەرپەرشتی دەیان نامەی دکتۆرا و ماستەری کردووە بگومان ئەمانە هەموو ئەمان لە ئێکاکە ڕێز و وەفایەکی زۆرمان هەبێ بۆ ئەو ژیانەی کە دکتۆر کەمال مەسەر تەرخانی کردووە بۆ مێژووی کوردستان و بەرهەمی زۆری پێشکەش کردوین بەشێک لەو بەرهەمانەی کە پێشێشی کردوین ڕەنگە دانەسقە بن لە ڕووی مێژووی کوردەوە جگە لە نووسینەوەی مێژوو ئیشی لەسەر بەڵگەنامەی وڵاتان کردووە بە تایبەتی بەڵگەنامەی وڵاتی ڕووسیا و هەروەها بەریتانیا چەند کتابێکی لەو بارەیەوە هەیە کە تیشی خستۆتە زەر مێژووی کورد لە ژێر ڕۆشنایی بەڵگەنامەی ئەو وڵاتانە کە ئەمەش بێگومان لە توێژەرانی بواری مێژوو سوودێکی یەکجار زۆری هەیە. ساڵی 1970 تا ڕۆژی خانشینبوونی مامۆستا بووە لە بەشی مێژووی کۆلیژی پرۆفیسۆر دکتۆر کەمال مەزهەر لە ماوەی ژیانیدا 29 کتێبی مێژووی نووسیونەتەوە هاوکات بەشێکی زۆری کتێبەکان بۆ سەرزمانەکانی عەرەبی و هەروەها ڕووسی و تورکی و ئینگلیزی و فارسی وەرگێردراون ئەو وەک یەکێک لە زانا و مێژوونووسی گەورەی کورد و عێراق ناوی دەرکردبوو لە تەمەنی ژیانیدا پلەی پرۆفیسۆری لە مێژوو وەرگرتبوو هاوکات نزیکەی 200 لێکۆڵینەوەی مێژووی لە چەندین وڵات بڵاو کردوێتەوە. پرۆفیسۆر کەمال مەزهەر بەهۆی نەخۆشیەوە لە تەمەنی 84 ساڵی لە ساڵی 2021 کۆچی دوایی کرد بەڵام وەک شارەزایانی مێژوو دەڵێن دوای خۆی نازناوی ڕەمزی مێژووی کوردی بۆ خۆی دروست کردووە. یونس حەمەد بۆ ئەمڕۆی سپێدا سۆران.